اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك. موزدەلیفە یەکێکە لە ئەرکەکانی حەج. موزدەلیفە واجبێکی حەجە پێویستە ئەنجام بدرێت. هۆکاری ناونانی لە بەردابەزینی خەڵکیە لە بەشێکی شەودا لە بەرکۆبوونەوەی حاجیەکانە بە کۆمەڵ کە قورئان ناوی ناوە مەشعەر الحەرام کە مەبەستپێی شاخێکە لە زەوی موزدەلیفە. موزدەلیفە دەکەوێتە نێوان عەرەفە و میناوە لە سنووری حەڕەمی مەکەدایە. 12 کیلۆمەتر لە ناوەندی حەڕەمی مەکەوە دوورە. سنوورەکەشی لە دۆڵی مەحسەرەوە تاوەکو ئەلموزەمین کە دوو شاخی بەرامبەر یەکەن دەست پێ دەکات. لە نێوانیاندا ڕێگایەکەیە بە درێژایی 4 کیلۆمەتر. ڕووبەری موزدەلیفە نزیکەی 12 کیلۆمەتر و 250 مەتر چوارگۆشەیە. هەمووی شوێنی ڕاوەستانی حاجیەکانە. لە بەرفەرمودەی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت کە دەفەرمێت من لێرە وەستاوم. موزدەلیفە هەمووی شوێنی ڕاوەستانە. مانەوەی شەو لەوێدا واجبە لە سەر حاجیەکان. کاتێککە حاجیەکان دێنەوە لە عەرەفە لە دوای خۆر ئاوابوونی ڕۆژەی نۆیەمی مانگی زولحەجە نوێژەی ئێوارە و خەوتنان بە یەکەوە دەکەن بە کۆکراوەی و بە یەک بانگ و 2 قامەت. دواتر دەپاڕێنەوە و نزا دەکەن. حاجیان ئەو شەوە لە موزدەلیفە دەمێننەوە و لە دوای نوێژی بەیانی بەڕێ دەکەون. پێش دەرچوونیشیان دەتوانن وردەبەرد هەڵبگرن بۆ ڕەمی جەمەڕات واتە ڕەجمی شەیطان. لە موزدەلیفە مزگەوتی مەشعەر الحەرام بوونی هەیە کە مزگەوتی پێغەمبەرمانە درودی خوای لەسەر بێت کە ڕووگەکەی لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا 90 مەترە و پانیەکەی 56 مەترە و فراوان و گونجاوە بۆ 12,000 نوێژخوێن. کاربەدەستانی سعودیە هەستان بە چاکردن و فراوانکردنی موزدەلیفە و ئامادەکردنی گۆڕەپانەکەی بۆ مانەوەی حاجیان لە شەودا. لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك